ئەمە کاری کردن نییە. سبەینە خەڵک چیمان پێڵێن؟ دەبی بڕەرەوە ئادی ئاواییەکم پێ بڵێ و کچەکەی خۆی نەناردێتە بەرخوێندن. یعنی بڕوا باشە؟ کاک ساڵح با بڕوە بۆ نەڕوە. خاڵۆ سبەینە ناو خەڵکات چی بڵێن چیان جوابینەوە؟ خەڵک مردوو مرێ من هەرگوێ لێ ناگرم. ئەی من برای نیم؟ تۆ برایت بەڵام هەتا باوکی وەستا بێتەوە بۆ نییە قسە بکەیت. ڕاستەکە بیبڕەوە قسەی خاڵتە و تەواو. کەواتە تۆش ڕازی؟ بەڵە ڕازیم. باش. کاک ساڵح خەڵک خواخوایەتی مناڵێکی زیرەکی هەبێت و مەکتەب تەواو کات و ژیانێ بۆ خۆی دابینکە کاکە. باش کاک باش. ئابڕوە با قسەی تۆ با بڕۆ. ئەزانی قەت بڕوام ناکرد ڕەحیم و باوکی ڕازی بن بۆ چوزانم ئەو قەت حەزی بە مەکتەب وشتیوان نییە. آخر حاڵی جوانە کوڕم دنیاکە وای لێ هاتووەی خوێنەواری نەبێ ناتوانێ بژی. ڕاستە فەرمووی. باشە تو هەم بۆ حەزێتدا خۆ بە تەنها ناینێرین ئەی نابێ چشی لەگەڵا بێ. با بەخۆ دنیا کاول نەبووە من ئەمهێنا ناماڵاوا بێ ئەو بۆ هەمومان باشترە. ئەرێزەمە چیە خۆن؟ سپاس من نانم خواردووە بەس چایەکە خۆم. منیشە چایەکە خۆم. دیارە تۆ برسید نییە خۆ بەیانیشی چی نەخواردووە. ڕاستەکانی چی تۆ برسید نییە؟ ڕەنگە باوەڕ نەکەن بەخوای چم بۆ ناخورێ. بۆ حەزم لە خواردنانە نییە دڵ ناچێتە سەریان. ئەی چار؟ هیچ خۆم ڕاگرم تا چمەوە داخلی شتێک بۆ خۆم دروستە. جەماعەت سارا بە خوێنن ناتوە هاتۆ لێرەش چێژ لێنێ. کۆپیتان کردوێەوە؟ ئەم مەزەنەش دێنی بە کۆپیتەوە خۆ باشە. بەڵێ خۆزگەی ئێستا لێرە بوویت و بە چای خۆ دەوبینی چۆن تێناگەم. تا زووە فریایکەوە تا حەیای نەبردوون. باشە باش هەر ئەمڕۆ گەمەلات ئەڵێم هەر ئەمڕۆ دەی خوافیز. باشە خواحافیز.
وەنێ واس ساگە و تۆپیانم لەگەڵ کێمە ها؟ ناڵە سەر نەکەی ئەو تۆپیانم پێشم کۆدەی جلوبەرگە لە بەردا ها ئەیکوا لەسکە کرد تۆ بە خۆڕازانەوەی سەرجادەکان هاتوو یا بە خوێندن کاکە بەخوایتم نەکردە ئەو گەڕێ لەسکەکە بلا بردووە ئەڕێنەوە بە قوربانتە بم باشە باش ئەوە ڕەحیم بوو بینیت سەلامێکیشی نەکرد منە ڕۆم جارە خواحافیز ئەمە خوێندنەکە بوو کە باسیەکەن پێشم کە دەی شورۆ شورۆ پێشم کە دەی ئاما کە هەموو چارابانە چێ بۆ خوێندن لەبەر ئامە بوو لە ماترسام کوا لەسکەکەی چەتی وە پیسا ئەتەوەی حەیان بەری سەرم شۆڕکەی کاکە ڕاستیەکە دەیوێن مەینێرە بۆ خوێندن ئەوە بۆی نیەکەن چی قەومە جاچی نەقەومە ها سەیری چاراخان کە وکیازم بۆکە عەبدوڵڵا ئەوێ حەیان بەرێ سەرم شۆڕکە لەو خەڵکە وەست گەم نەکریان نەبێ بۆی یەکەم وەڵا گوناحتانەگا بەم شێوەیە حیا خۆشتان و کچەکەشتانە بەن لەسەر خۆ بە جواب بگرە خاڵۆ تا ئێستا بە قسەمان کردووی لێرە بە دوانە فەرموو بڕە دەرەوە عەبدوڵڵا پیاوی چاک بە لە ئیستە بە دواوە مداخەلی ماڵ و مناڵی من مەکە خۆ مەزانم چی لێ یەکەم خوا حافیزی بێ بڕۆ کۆڵمان لێ بکاکە فەرموو خوا حافیزی فەرموو دەی فەرموو باش لە چک فڕێ تۆ بۆی